بەشدار بووم لە کابینەی نو سامانە سروشتیەکان ئەو وەزارەتەی کە لەوەتەی هەیە پەرلەمانتاران داوای ڕوونکردنەوە و داتای نەوت و گرێبەستەکانیان لە وەزیرەکانی کردووە و هیچیان دەست نەکەوتووە. ئەو وەزارەتەی کە تا ئێستا کاروبارەکانی ناڕوونە و نازاندێت بڕی پارە و داهاتی نەوتی چەندە. نەبوونی شەفافیت لە وەزارەتی سامانە سروشتیەکان و داهاتی نەوت گەورەترین زیانی بەرکەتی ئابووری هەرێم گەیاندووە. پەرلەمانتارێک دەڵێت لە کاتێکدا وەزارەتی سامانە سروشتیەکان گرنگترین وەزارەتە لە حکومەتدا و پێویست بوو داهات و گرێبەستەکانی ڕوون بێت، بەڵام تەنانەت پەرلەمانتارانیش نەیانتوانیوە هیچ ئامار و داتایەک لەبارەی نەوتەوە بزانن. وسیان نەکردو ئەو 14 ساڵە تێپەڕێ 2 ساڵ هەر بەسەر تەمەنیەم کابینەتیە پەڕێ کە نەسە نووسیویانە لە کارنامەکەیانە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دروستەکەین. ئەمە خواستی ئێمەیە، ئەمە خواستی خەڵکی کوردستانە. بەم ڕێگەیە ئەتوانرێ نەوتی کوردستان بخرێتە خزمەتی خەڵکی کوردستانەوە تا نەوت بەو پرۆسەیە بێت کە نادیارە، بەو شێوەیە بێت کە بەرژەوەندی غەیری خەڵکی کوردستان تحقیقەکە بە دڵنیاییەوە هەمومان ئەبێ بزانین پێویستمان بە خەباتێکی مەدەنیانە هەیە بۆ ئەوەی نەوت خۆماڵی بکەین. واتە ئێستا نەوت زیاتر لە 158 داهاتەکەی ناگەڕێتەوە خەزێنەی گشتی. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو پرۆسە خراپەوە. تەنها بەشێکی گرێبەستەکانە، بەشێکی گەورەی پەیوەندیدارە بە پرۆسەکانی ترەوە کە هەردوو هێزی دەسەڵات لێ بەرپرسن، کە کۆمپانیەکانیان لێ مستەفیدن، کە پرۆسەی نادیاری و ناڕوونی و ناشەفافیت بۆتە هۆیەوەی کە داهاتەکان بەو جۆرە کەم بن. یعنی تەنها لە گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلارە یەکێک لە بانکەکان 22 ملیار دینار مانگانە قازانجەکە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت یەکێک لە گرنگترین کارەکان کە دەبوایە لە خولی پێشوو جێبەجێ بکرایە کاراکردنی سندوقی داهاتە نەوتیەکان بوو، بەڵام گەندەڵی و بەهدەردانی سامانی وڵات کارێکی کردووە نەک سندوقەکە کارا نەکرێت، بەڵکو بەهۆی دزیەوە نەوتی کوردستانیش کەوتۆتە مەترسیەوە. کاتێک بەرپرسانی حکومەت دەڵێن ئاگاداری گرێبەستە نەوتیەکان نین، ئەوە دەگەێنێت تەواوکەری ئەو گەندەڵیەیە کە لە ماوەی پێشوو لە وەزارەتی سامانە سروشتیەکان کراوە. هۆکاری سەرەکی کە نایانەوێم سندوقە کارا بکرێ دەیانەوێت دزی لە نەوت، تاڵانی لە نەوت، دروستکردنی مافیا بە نەوت بەردەوام بێ و لەژێر هیچ چاودێریەکیشان نەبن. تا ئەم ساتە چاودێری دارایی نەیتوانیوە یەک وردبینی لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکە. بۆیە پارەی نەوت لای چەند شەخصێکە ڕێگری زۆر مەترسیدار کراوە و ناشیەڵن و پارەیەکی خەیاڵیشیان داوە بە کۆمپانیاک بە ناوی دیلۆیت، بەڵام نەیتوانیوە ڕوویان سپی بکاتەوە لەوەی نەوت دەدزرێ، پارەکەی دیار نییە، ناشەفافە و بۆ بە نەمەهامەتی بۆ خەڵکی کوردستان. کۆمپانیاکانی خۆشیان لە سکیوریتی و خواردن و دابینکردنی سەیارە و پاسەوانیەوە گەورەترین مستەفیدن لێ. بەشدار بووم وەزیری سامانە سروشتیەکان کە کابینەکەی 3 چارەکی تەمەنی بەڕێ کردووە تازە هاتووە لە بەردەم پەرلەمانتاراندا دەڵێت گەندەڵی لە ناو خودی وەزارەتەکەیدا نەهێشتووە و ئەگەر نەتوانێت چاکسازی بکات ئەوە دەڕوات، بەڵام ئامادە نییە باسی هۆکاری دروستبوونی سندوقی داهاتە نەوتیەکان بکات و ناوێرێت باسی ئەو کەسانە بکات کە بە گەندەڵی و لە بەرژەوەندی خۆیان داهاتی هەرێم تەخشان و پەخشان دەکەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.